خێزانی ئۆتیزمەکان لە بارودۆخەشی زۆر ناخۆشدانە پێویستە سەپۆرتی خێزانەکانیش بکەن چونکە ئێستا ئەمە مەسەلەن ئەم منداڵی عمری ئەسەگچکە وەردەگیری لە سنتەرەکان بەس لە سەر و مەسەلەن 6 ساڵ 7 ساڵ زۆر بە زەحمەت وەردەگیرێ. ئەمە سێ منداڵم 100% ئۆتیزمە، منداڵەکەی تکەشم تقریبان ئەویش هەیتی پێویستی بە عیلاجە. ڕاستیەکەی منداڵی ئۆتیزم کۆنتترۆلی لە دەستداک و بابی نییە، ڕاستیەکەی یعنی دەبی بە جێرەی ئەوەی وان بی. بەڕاستی ئەوەندە چەند باسی نەهامەتی و ناخۆشیەکان منداڵ عائیلەی ئۆتیزم بکەین، داک و بابەکە خاستان هەرکەمە. ئێستا ئەمە ئەمن و بابیان هەردووکمان دەواممان هەیە مامۆستاینە، یعنی سەر و ئەوەی خۆمان دەوامەچیتکەی زیاتر و زەحمەتترمان هەیە. ئەوەیە کە منداڵەکان ئەو شتێک کە داوا دەکەن دەبی لەو دقە لە بۆیان بێت، ئەگەرنا یان ئەزیەتی بەخۆیان دەگەیان بەمە دەگەینێن. ئەوها یعنی لێ پێویستە حکوومەت یارمەتیمان بدە، سەپۆرتمان بکە. ڕاستیەکەی ڕەفتاریان زۆر توند و تیژە، خاستن ئەوانی عمر گەورەکان ڕەفتاریان زۆر یعنی ئەزیەت بەخۆیان دەگەینن، نەک زیاتر بەمە بەخۆیان. نان و ئاوەکە مهم نییە، ئەوەندەی چاویان لەسەر یان چاومان لەسەریان بیشتە چ لە خۆیان نەکەن.